چاوەڕێ بکە بەردێک دەرگات دەدات. دەگەڕنەوە پیاوێک کە دەوڵەمەندترین کەسی شارەکە بوو، خاوەنی یەکێک لە دەگمەنترین و گرانبەهاترین ئۆتۆمبیلەکان بوو. هەمیشە بەناو شارەکەیدا دەگەڕا. زۆر چێژی لەوە دەبینی کە خەڵکەکە سەیری ئۆتۆمبیلەکەیان دەکرد و پێی سەرسام بوون. هەموو ژیانی خۆی بۆ ئەوە دانابوو کە ئیش بکە و پارە پەیدا بکە و بە ئۆتۆمبیلەکەیەوە بگەڕێت تاکو خەڵکی بەگرانی و بە جوانی ئۆتۆمبیلەکەی سەرسام بن، چونکە ژیان لەلای ئەو تەنیا ئەوە بوو کە بگەڕێ و بە خێرایی بەلای خەڵکیدا بڕوات. لە یەکێک لە گەڕانەکانیدا ڕێی دەکەوێتە سەر یەکێک لە شەقامەکان لە ناکاو دەنگێکی بەرز لە ئۆتۆمبیلەکەیەوە دێت، وەک ئەوەی شتێکی بەرکەوت بێت، بۆیە ئەویش بە خێرایی دەوەستێت، دادەبەزێت تا بزانێت چی ڕوویداوە. لەو کاتەدا منداڵێکی بچووک دەبینێت کە بەردێکی گەورەی بەدەستەوەیە، بە چاوێکی پڕ لە ترس و لەرزەوە سەیری پیاوەکە دەکا. پیاوەکە زۆر لی تووڕابێت، لی دەپرسێت کە بۆچی کارێکی لەو شێوەیەی کردووە و بەردی لە ئۆتۆمبیلە گرانبەهاکەی داوە. منداڵەکەش بە گریانەوە پێی دەڵێت داوای لێبوردنەکەم بەڕێز، بەڵام نەمدەزانی چی بکەم، ماوەیەکی زۆرە لێرەدا وەستاوم، ئەمەوێت کەسێک یارمەتیم بدات بەڵام کەس نەوەستا، هەمویان بە خێرایی ئەڕۆن. پاشان دەستی بۆ کۆتایی شەقامەکە ڕاکێشە کە منداڵێک لەسەر شەقامەکە ڕاکشاوە و ناتوانێت بجوڵێت. پاشان منداڵەکە دەڵێت ئەوە براکەمە، تووشی ئیفلیجی بووە، لە دەستم کەوتە خوارەوە و ناتوانم هەڵی بگرمەوە. تکایە بەڕێزم دەتوانیت یارمەتیم بدەیت تاکو هەڵی بگرمەوە؟ تکایە. پیاوەکە بەو دیمەنە زۆر کاریگەرە بێت، چاوەکانی پڕەبن لە فرمێسک. پاشان دەڕوات بۆ لای منداڵەکە، هەڵی دەگرێتەوە و برینەکانی بۆ دەپێچێت. دواتر منداڵەکە سپاسی میهرەبانیەکەی دەکا و پێی دەڵێت ژیان کورتە، بە خێرایی مەڕۆ، با زوو تەواو نەبێت. پاشان پیاوەکە دەگەڕێتەوە بۆ ناو ئۆتۆمبیلەکە و دەڕواتەوە بۆ ماڵەوە، بەڵام ئەم جارە بە هێواشی بەرەو ماڵەوە لێ دەخوڕێ. هەر مێشکی لە لای ئەو ڕووداوە دەبێت کە بەسەریا هاتبوو. کاتێک دەگاتەوە سەیرێکی شوێنەواری بەردەکە ئەکات، بڕیار ئەدات کە چاکی نەکاتەوە تا ببێت بەوانەیەک بۆی و هەمیشە لە بیری دا بمێنێتەوە، کەواتە هەرگیز بە خێرایی ژیان بەڕێمەکە تاوەکو ڕۆژێک بەردێک بدوەستێنێت. لە ژیانماندا چەندین کات و ساتبوونیان هەیە کە پەیام و ئاماژەی پێیە، بەڵام ئێمە پشتگوێیان نەخین. هەروەک ئەو منداڵە بەدەستی ئاماژە ئەکات، ئێمە نایبینین، ناچار دەبێت کە بەردێک بەکار بهێنێت. ئەو ڕۆژەی کە ئەو ئاماژانە پشتگوێ خەیت ئەبێت بزانیت کە بەردێکی گەورە لە دەرگاتەدات، وەیە تۆ ئازادی کامیان هەڵەبژێریت. ئایا گوێ بۆ ئاماژەکان دەگریت یاخود چاوەڕێ دەکەیت بەردێکی گەورە بەرت بکەوێت؟